بەشدار بە لە سێهەمین پێداچوونەوەی خێرا تایبەت بە شێرپەنجەی سوورێنچک تاوەری تەندروستی سمارت بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵەی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان هەڵدەستن بە ئەنجامدانی سێهەمین پێداچوونەوەی زانستی خێرا بۆ باسکردنی نوێترین زانیاری و ڕێنماییەکان سەبارەت بە شێرپەنجەی سوورێنچک لەلایەن پزیشکانی بە ئەزموونی ناوخۆ و دەرەوە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان کە دادی ڕاست لە بڕیاری ڕاستەوە دێ، بڕیاری ڕاست لە زانیاری و داتای ڕاستەوە دێ، داتای ڕاستیش پێویستی بە ئاستی بەربڵاوی پێویستی بە توێژینەوە هەیە. بۆ ئەم مەبەستە لە پێداچوونەوەی خێرا تایبەت بە نەخۆشەکانی سوورێنچک و شێرپەنجەی سوورێنچک لە 11 لە تاوەری تەندروستی سمارت لەگەڵمان بن بە بابەتێکی گرنگ لەسەر ئاستی بەربڵاوی و هۆکارە خۆشکەرەکان بۆ توشبوون بە شێرپەنجە. ئەمە ئەو بابەتەیە کە بەندەر دکتۆر عەبدولفەتاح حەمەڕەحیم هەورامی پرۆفسەر یاریدەدەر لە خۆپاراسی تەندروستی و مامۆستای کۆلێژی پزیشکی دانقی سلێمانی لەگەڵتان ئابێت. لە بەرواری 11/11/2022 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8:30 بەیانی میوانداریتان دەکەین لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت.